والله ڕاستێکی هەنێ کێشەی شخصی بوو لە بینی هەردووکمانە بە بۆنەی داهاتی گۆرانەکان و دروست بوو کە عادەتەن گۆرانی کە خەیتی یوتیوبۆ داهاتێکە گەڕێتەوە لە بەروی کە خەڵک سەیری گۆرانەکانەکە جا ئێمە پێشتر وا قەرار بوو کە داهاتەکان بێکەوە شەیرکەین بەشیکەین لە بینی هەردووکمانە ئیتر ئەو کاتێکە داوای حساب شتی وام کرد لەسەر داهاتەکان لە ڕێگەی ئەو کۆمپانیای کە ئیشیان لەگەڵاکەم بە کۆمپانیەکان وتبوونا و بێجگەلەوەش هەموو گۆرانەکانی خۆمیان سڕیەوە لە ڕێگەی یوتیوبۆ کە تەنها خۆمم ینی ئەو کەسەی بەرامبەری تیان نییە لەبەرەوەی وەکو هەڕەشەیەک ینی پیانەوتمە بێ ئیلاواز لە گۆرانەکانی دوێتەکان بێنی ئەنج ئەوانی خۆت تینەوە ئیتر منیش وتم یانی واز لە گۆرانەکانی خۆم نایەنم واز لە دوێتەکانیش نایەنم بۆیە جارێک گۆرانەکانم تا ئێستا بە سڕاوی ماونەتەوە بەس پێشتریش باسم کردووە کە ئەمە تەنها لە ڕێگەی دادگاوە حلەکرێ ئینشاءڵڵا جارە چەند شتێکی تر هەیە لە بەردەمماکە ئەبێ بیکەم دوای ئەوە لە ڕێگەی ئەوە حلیەکەین هیچ سکاڵایەکە تۆمار کردووە لە دادگا تا ئێستا نەخێر چونکە ئەم کەیسانە تۆزێ بە دوایە بڕۆی منیش ڕاستێکی خەریکی خوێندرمە خیر سەمستەرمە لە جامیعە ئینشاءڵڵا دوای ئەوە دەست پێکەین پلانە هەیە لە داهاتوودا لەگەڵ هونەرمەندی ترا جویتکەی لەگەڵەوە گۆرانی بڵێ تەوبەم کردو دوێ توشتیوان ناگەم بە تەنیا خۆ بێڵم ئەی پێم بڵێ سەبارەت بە کاری نوێ هیچ کارێکی نوێت بەدەستەوەیە بۆ هەوادارەکانە زۆر سپاس دەمێکە حازرە بەس وەکوتم ئەمە ئەم سێمستەری خوێندن تاوا بکەم جامیعە تەخەڕوجەکەم ئینشاءڵڵا دوای ئەوە وتکاری نوێ بەدەستەوەیە ڤیدیۆ کلیپەیە تەنها گۆرانیە هەمووی حازرە کلیپەکەشی حازرە گۆرانەکە خۆش حازرە